لە هەرێمی کوردستان ساڵانە هەزاران تۆن پاشماوەی زبل و خاشاک لە ناوچە جیاجیەکان فڕێ دەدرێت. بەشێک لەو پاشماوانە بە شێوەیەکی نازانستی و تەندروستی هەوڵی لە ناوبردنی دەدرێت. وتەبێژی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم دەڵێت بۆ ڕزگاربوون لە زبل و پاشماوانە چەندین هەنگاو دەبێت بگرینە بەر. ئێمە پێمان وایە لە دەستەی ژینگە دەبێت ڕێوشوێنی پێویست بگرینە بەر بۆ چارەسەر. یەک لەو ڕێوشوێنانە بەکارهێنانەوەی ئەم زبل و خاشاکەیە، لێک جیاکردنەوەیانە کارگەی ڕساکلبینە و ئەو کارگەی ڕساکلینەوە دەکات کە جارێکی تر ئەو پێداویستانە بەرهەم بێنەوە. ئەمە ئەو چارەسەرانن کە دەتوانین هانان بۆ بەرین و چیتر ژنگەی کوردستان بەڕاستی نەبێتە زبڵخانەیەکی گەورە. ماوەی چەند ساڵێکە هاوشێوەی دووکەڵ و سووتانی پاشماوەکانی زبل و خاشاک لە هەولێر بۆنێکی ناخۆش لە بەشێک لە گەڕەکەکانی ئەو شارە هەستی پێدەکرێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر ڕایدەگەنێت بەشێک لە کێشەکان چارەسەر کراون، بەڵام پێویستی بە هەوڵی زیاتر هەیە، بەتایبەت دانان و ڕێخستنی شوێنی ئەو پاشماوانەی ڕۆژانە لە شار و شارۆچکەکان کۆ دەکرێنەوە. دەسەڵاتی ئێمە ئەوەیە کە بەدووە دەچون بۆ کارەکان بکەین، کارەکانمان کردووە، بەڵام کە دەبینی لە شوێنێکە پێویستی بە بودجێ بۆ ئەوی بتوانین معالەجەی بکەین، ئێمە دەستمان بەسراوە بەهۆی ئەو قەیرانانەی کە لە ساڵی ڕابردووە بوونی هەبووە، یعنی هیچ پرۆژەیەکی نوێ نەبووە و ئەم پرۆژەیەکی زەبەلا حەتەنا بە حکوومەت دەکرێتن، دەبێت پارەیەکی بۆ تەرخان بکاتن بۆی لە داهاتوە ئێمە بتوانین ڕزگار بین هەم لە پیسبوونی ژینگە هەم لەوەی کەوە ئەم خەڵکە بەهۆی ئەم بۆن و پیسیەوە هەراسانە بێت. لە هەولێر ساڵانێکی زۆرە شوێنێک کە دەکەوێتە دەرەوەی سەنتەری شار دیاری کراوە بۆ فرێدان و لە ناوبردننی پاشماوەی زبل و خاشاکی ماڵان و بەتایبەتیش ئەوانەی لەو شارە کۆ دەکرێنەوە. لە ماوەی ڕابردووش چەندین گرێبەست و ڕێکەوتنی لێکتێگەیشتن لە نێوان لایانی پەیوەنددار و کۆمپانیا ناوخۆی و بیانیەکان ئیمزا کراوە بۆ دانانی ڕیسایکلین و دووبارە سوود وەرگرتن لە پاشماوەکان، بەڵام تا ئێستا نە ڕیسایکلین دانراوە و نە شێوازی لە ناوبردننی ئەو پاشماوانش بە زانستی و دروستی دەکرێت. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.